بۆیە لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە چ بە خوێن بەخشین چ بە مادی و معنەوی هاوکاری توژوانی تالاسیمیا بوون. جێگەی خۆەتی سوپاسی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک شێخ داوود بکەین کە بەمەنی ساڵاتی دامەزرانی کۆمەڵەکەەوە هاوکاری بۆ ژمارەیەک توژبووی تالاسیمیا نردووە و لەگەڵ برای بەڕێزمان کە قوبات تاڵەوانی جێگری سەرۆکی حکوومەت دەویش لە ڕێ نووسنگەکەیەوە هاوکاری بۆ ژمارەیەک توژبووی تالاسیمیا نردووە بۆنی ساڵیاتی دامەزرانەکە و هەر یەک لە کاگمەریوانی حاجی جەمال کە سەرمەدارێکی نیشتیمانی شاری سلێمانیە دوای ئەم کۆگرە ڕۆژنامە نووسیە هاوکاری 100 خێزانی تالاسیمیا دەکا و هەر سەر لە بەیانی ئەم ڕۆژ گروپی کۆمپانیەکانی قەیوان هاوکاری توژوانی تالاسیمیان کردووە و کاک جەمالی حاجی عەلی کە ئەم سەرمایەدارانە لە ماوەی ئەم چەند ساڵە توانیویانە بەردەوام هاوکار و پشتیوانمان بن. بۆیە ئێمە جارێکی تر لێرەوە لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە داواکارین کە توژوانی تالاسیمیا فەرامۆژ نەکرێت بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندی بێنە سەر خەت لەسەر بارودۆخ و گوزەرانی تالاسیمیا لەسەر ژیانی تالاسیمیا لەسەر ئەو پێداویستی و چارەسەر و پزیشکانی کە توژوانی تالاسیمیا پێویستیانە بەگشتی لەسەر ئاسی کوردستان توژووی تالاسیمیا ڕێژەکەی لە بەرزبووندایە. ئێمە بەرنامەیەکمانێ بە هاوکاری لەگەڵ بەرەبەراتی تەندروستی سلێمانی و سەنتەری سالاسیمیا و نەخۆشیبوومایەکان کە لە 2009 کار لەسەر ئەو بەرنامەکەین بۆ ڕێگریکردن لە زیادبوونی نەخۆشی ئەتوانم بڵێم لەسەر ئاستی ناو پارێزگای سلێمانی ڕێژەکە لە کەمبوونە بەڵام لە دەوروبەری سلێمانی و قەزا و ناحەکان بەداخەوە لە بەرزبووندایە.